ڕۆژی چواری دوی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بە ڕۆژی جیهانی شێرپەنجە دیاریکراوە. ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان و گەرمیان بەتایبەت ساڵ لە دوای ساڵ ڕوو لە زیادبوونە. بە پێی ئاماری ڕێکخراوی زریان بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە لە سنووری گەرمیان تاوەکو ئێستا زیاتر لە 1300 توشبووی شێرپەنجە تۆمارکراون. ئەوەی نەخۆشانی ئەم نەخۆشیە نیگەرانەکات لە سنووری گەرمیان تاوەکو ئێستا هیچ سەنتەرێک بۆ چارەسەری نەخۆشیەکە بوونی نییە و هەروەها هیچ جۆرە پشکنینێک جگە لە پشکنینی مەمۆگرافی کە بۆ سنگی ئافرەتان ئەنجام دەدرێت. هیچ جۆرە پشکنینێکی دیکەی شێرپەنجە لە سنووری گەرمیان ئەنجام نادرێت. نەخۆشانی توشبووی شێرپەنجە دەبێت ڕێگایەکی دوور ببڕن بڕۆنە سلێمانی و بۆ نەخۆشخانەکانی سلێمانی و نەخۆشخانەی هیوا بۆ وەرگرتنی چارەسەر و پشکنین.